لا بتزرج ئێستا بۆکو سیاست تقریبا وەزەکە بەعام باش بۆتەوە و سیاسەکان هیچ لە سیاسەتی هەردوو دیوەکە لە دیوەی ئەوان و لە دیوەی کوردەکانیش تەمان هیچ کەسی ناوێت شەڕ و ئاژاوی کێشە دروست بێ بەڵام مەجموعە ئاژاوە گێڕ دروست بوونە ڕاستی لە بەرەی ئەو دی و بۆی ئەم وەزعە وا باش زان بارودۆخە چەندی ئاڵۆز بێت ئەوان سوود و استفادەی تیاکەن. لە ڕێکەوتنی نێوان یەکێتی و حەشتی شعبی بڕیار بوو پاش ڕاوەستانی شەڕ هێزەکانی هەردوو لان لە ناو سەنتەری قەزاکە بکشێنەوە و قەرەبووی زیان لێکەوتوانی شەڕەکە بکرێتەوە. وتەبێژی حەشتی شعبی دەڵێت ئەوەی ئێستا لە خورمات و دەکوزەرێت لە کوشتن و تەقەکردن لە ماڵان کێشەی کۆمەڵایەتیە. ئەندامێکی ئەنجومەنی قەزای خورماتوش جێبەجێکردنی خاڵەکانی نێو ڕێکەوتنەکە بە پێویست دەزانێت بۆ باشکردنی زیاتری بارودۆخی خورماتوو. مەشاکل هەیە، مخدراتمان هەیە، زیندانیمان هەیە، بەس ترور نەماوە. ئەگەریش هەیە مەوزوع تەسفیەت حسابی عایلی هەیە، بەعض مەشاکل بین قەومەکان خۆیان هەیە. من ناڵێم 100% ئەڵێم 75 موضوع نەسیاسیە، نە موضوع عسکەریە، موضوعێکی داخلیە ئیجتیماعیە. ئەو ڕێکەوتنە بەداخەوە وەکو پێویست جێبەجێ نەکرا، بەڵام خاڵەکانی تر پێویستە جێبەجێ بکرێ. ئەگەر جێبەجێ نەکرێ بێگومان ینی ئەو ڕێکەوتنە سوودێکی ئەو تۆی نابێت، چونکەم یەکێک لەو خاڵانە قەرەبۆکردنەوەی زیان لێکەوتوانە و یەکێک لەوانە بڕیارەکان چاوکشانەوە بە پێک هاتە ئیدارەکانە لە ڕووی تەوازنی نەتەوایەتی ئەوانەوە. ئەمانە ئەگەر بکرێت بێگومان بارودۆخەکە بەرەو باشترەوە. لە دوای شەڕ و پشێویەکانی ساڵی ڕابردووی نێوان حەشتی شعبی و کوردی خورماتوو یەکێتی و حەشتی شعبی ڕێکەوتن لەسەر ڕاوەستانی شەڕ و دروستکردنی هێزێکی هاوبەش و قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و دەرکردنی هێزامنیەکان لە ناو قەزاکە. بەڵام تاکو ئێستا جگە لە دوو خاڵی نێو ڕێکەوتنەکە هیچ خاڵێکی تر جێبەجێ نەکراوە. بارودۆخی خورماتوش تاکو ئێستا بە تەواوەتی سەقامگیر نەبووە. سەرەڕای ڕێکەوتنی کورد و شیعە لە ئەمبەر باشکردنی بارودۆخی ئاسایشی خورماتوو، بەڵام هەڕەشە و ڕەفاندن لەسەر ئەو هاوڵاتیە کوردانەی کە ئێستا لە گەڕەکە شیعەنشینەکاندان بەردەوامیان هەیە. بۆیە داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بە جدی ئاور لەو ناوچانە بداتەوە و ئەو کێشانە چارەسەر بکات کە بووە بە کێشە بۆ کوردی دانیشتووی ناوچەکە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خورماتوو. با مەبەستی زیندووکردنەوەی نەریتی کۆنی کوردەواری ئەنجومەنی یەکی سەر بە مەڵبەندی شەشی گەرمیانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هۆڵی کەلەپوری کوردی لە گەرمیان شەوچەرەیەکی ڕێکخست. لە شەوچەرەکەدا چەندین هۆنراوە و شیعر و مناجات و پەخشان و قەسیدە خوێنرانەوە. ئەمە جگە لە